ئێمە وەکو کارگەی زەیتی نوێبوونەوە زۆربەی ماوەدەکەمان بەرهەمی خۆماڵی زیاتر لە 101 جۆر زەیتی سروشتی بەرەمەهێنین. نێتان دەکەینەوە لە پاکی سەلامەتی کوالەتی زەیتەکانمان. کارگە بە کارگەکانی وڵاتان ئەگەڕاین تا توانیمان باشترین بیرۆکە بێن. لە دەنگێکی بچووکەوە جیهانێک لە تام و تەندروستی لەدایک دەبێت، بەڵام چۆن دەنگێکی سادەی گوڵە بە ڕۆژە گوێزێک یان زەیتونێک دەگۆڕێت بۆ ئەم ڕۆنە زێڕینە پاکەی سەر مێزەکانمان. لەم بەرنامەی مێدی کوردستاندا نهێنیەکانی پشت کارگەیەک ئاشکرا دەکەین کە هەموو ئەو کارانە دەکات. ئەمە چیرۆکی کارگەی نوێبوونەوەیە، ناوێک کە بە تەواوی ڕنگدانەوەی ئەرکەکەیەتی، ئەوی ژیاننەوەی بەرهەمەکانی سروشتی کوردستانە. لێرە زیاتر لە 100 جۆڕۆنی سروشتی بەرهەم دەهێنرێت. هەر یەکەیان چیرۆکێکیان هەیە کە ڕەجی لە نێو خەچی کوردستاندا داکوتیوە. کارگەی نوێبوونەوە لە ساڵی 2020 دامەزراوە لە ماوەیەکی کەمدا توانوویەتی ببێتە یەکێک لە ناودیارەکانی بازاڕەکانی کوردستان و عێراق. لێرە زیاتر لە 15 جۆڕۆنی چێشتێنان و 100 جۆڕۆنی جۆراوجۆر بۆ بەبەستی جوانکاری و تەندروستی بەڕێگەی سارد و سروشتی بەرهەم دەهێنرێت. کارگەی نوێبوونەوە لە ساڵی 2020 لەسەر ڕووبەری 750 مەتر دووجا دامەزرا. بۆ دامەزرانی کاریەکی وە ئاسان نییە تۆ بتوێت زەیتێکی 100% سروشتی دروست بکەیت کە هەموو پێکاتەگرنگەکانی زەیتەکەی تێ بێ بە ڕێگەی سار دروستی بکەیت. پێویستت بە ئامێری زۆر پێشکەوتو هەیە کە ئێمە لە وڵاتانە توێژینەوەیەکی زۆرمان لەسەری کرد. کارگە بە کارگەکانی وڵاتان ئەگەڕاین تا توانیمان باشترین بیرۆکە بێنی. تەنانەت لە کارگەکانی جیهانە زۆربەی دوسێ زۆر زەیت دروستەکرێ، ینی تا زۆرترینی 8 زۆر زەیتمان بینی. ئێستا کارگەکەی ئێمە گەیاندمانە زیاتر لە 15 جۆر زەیتی چێشت کە هەمووشی بە سروشتیە بەرهەمیەهێنین و دروستیەکەین. و هەروەها ئێستا ئەوەندە هەلی کارمان دامەزراند و چکە سەرەتا مامەڵەکردن لەگەڵ ئەمە ئامێرانەیە لە وڵاتی ئێمە یا شارەزایکی کەم هەبوو. ئێستا هەر یەکێ لەم کارمەندە خۆماڵیانەی خۆمان هەر یەکەیان ئەندازیارێک و هەروەها کارگەی نوێبوونەوە گەیشتە ئەوەی تەنانەت ڕاشی دروست بکە، تەحین و هەروەها زیاتر لە 15 جۆر کەری چەرەزات و ئێستا زیاتر لە 100 جۆری زەیتی ڕۆکی زۆرا و جۆر بەرهەمەهێنێ کە هەر یەکەیان بۆ جوانکاری و کۆزماتیک و خواردن و تاوکاری خۆراکی بەکاردێ. یەکێک لە بنەما سەرنجەکانی کارگەی نوێبوونەوە بەڕێوێنانی شێوازی پەستانی سارد. ئەم شێوازە واتە هیچ گەرمیەک یاخود مادەیەکی کیمیایی لە کاتی بەرهەمەیاندا بەکار ناهێنرێت. بەمەش هەموو ڤیتامین و مادە بەسوودەکانی ناوتۆوەکە وەکو خۆیان دەمێننەوە. هەروەها کارگەکە بۆ کارپێکردنی ئامێرەکانی سوود لە زیاتر لە 100 ئەمپێر کارەبایی تیشتی خۆت وەردەگرێت. ئەمەش بابەندبوونیان بە پاراستنی ژینگەت دەردەخات.
کارگەی نوێبوونەوە شانازی دەکات کە پشتی بە بەرهەمی جوتیارانی کوردستان بەستووە. ئەوکات هەندێک مادەی تایبەتیش لە دەرەوە هاوردە دەکات بۆ دڵنیابوون لە بەرزترین کوالەتی. ئێمە وەکو کارگەی زەیتی نوێبوونەوە زۆربەی ماوادەکەمان بەرهەمی خۆماڵی جگە لە ناوچی گلۆباڵەکە نەبێت کەوا مالدۆڤیە و لە وڵاتی مالدۆڤیا بۆمان دێت ڕێژەیەکی زۆر لە زەیتی تایە تایبەت بە زەیتە. بەرهەمەکانی تریشمان وەکو هەناری هەڵەبجە زۆر بەناوبانگە خەڵک سوودی لێ دەبینی وەکو ڕە بە هەنار و شەربەتی هەنار. ناوکەکەش ئێمە وەری دەگرین دەیکەین بە زەیت. گوێزی هەورامانمان هەیە زۆر بەناوبانگە ڕێژەیەکی زۆر لە زەیت تێدایە دەیکەین بە زەیت و لامان کاتە دەیکەین بە کەرەی گوێز کەوا ڕێژەیەکی پڕۆتینی چاکچی سروشتی تەبیعی تێدایە. قەزوانمان هەیە لە منتیقەی شارباژەی ڕیز سلێمانیەوە هەر تا ئێستا زانیتانە کەوا قەزوان دەکرێت بە تەزبیع ئەمە دەچکەین بە زەیتیش. زەیتونمان هەیە لە منتیقەی شاخاویەکانی لای دوهۆک و ئاکرێەوە کەوا ڕێژەی بارانبارین لەوێ زیادە. بەرهەمی ناوخۆی تریشمان هەیە وەکو کونجی ڕەشکە بایام ئەوانە هەموو بەرهەمی خۆماڵینە جوتیارەکان بخۆیان دروست دەکەن و جوتیاری کوردستانە ئێمە لیان وەردەگرین و دەیکەین بە زەیت. کوالەتی نهێنی سەرکەوتنی نوێبوونەوەیە. هەموو بەرهەمێک پێش ئەوەی بگاتە دەستی بەکاربەر بە چەندین قۆناغی تاقیکردنەوەدا تێدەپەڕێت. ئەم کارگەیە خاوەنی بڕوانامەی نێودەوڵەتی ئایزۆ هەڵالە کە گەواهی لەسەر کوالەتی بەرز و خاوێنی بەرهەمەکانی دەدات. لێرەدا بەشی کوالەتی کۆنتڕۆڵ تاقیگەمان هەیە کە ئەمە گرنگترین بەشی کارگەکەمانە چونکە ئێمە لێرەدا دڵنیاتان دەکەینەوە لە پاکی سەلامەتی کوالەتی زەیتەکانمان هەموو تاقیکردنەوەکانمان لەژێر سیستەمی بنچینی نێودەوڵەتیدا ئەنجام دەدەین. خاوەنی چەندین شەهادەی نێودەوڵەتین وەکو ئایزۆ هەلال کە ئەمە دەستکەوتێکی گەورەیە بۆ تاقیگەکەمان وەکو کارگەی نوێبوونەوە. ئەو تێستانی لێرەدا ئەنجام دەدرێن تێستە فیزیاکانمان هەیە سەرتا ئەنجامی دەدەین. تێستە فیزیاکانمان وەکو چیە؟ تێستە فیزیاکان وەکو بۆنە، ڕەنگە، تامە، شێیە ئەو تێستە فیزیانێک ئەنجامی دەدەین. لێرەدا لە تێستە فیزیاکان تەنها زەیتی گڵۆبەڕۆژە ئەنجام نادرێت جۆرەها تێستمان هەیە جۆرەها زەیتمان هەیە بەرهەمی دێنی سەرتا پێویستە تێستە فیزیاکان ئەنجام بدرێت باشان تێستە کیمیاکان ئەنجام دەدەین. تێستە کیمیاکان گرنگترینە کە لێرە ئەنجام دەدرێت ئەسیدێتی تێستە ڕێژی تشە چەورەکانی ناو زەیتەکەدا پێرۆکساید ڤالیۆ و هەروەها ڕۆژانە کوالەتی کۆنتڕۆڵی تاقیگا هەڵدەستێت بە چاودێریکردنێکی وردی هەموو جۆرە زەیتە بەرهەمەکانمان و بەرگردنی نمونەیەک لەیان دووبارە بە دۆداچوونەوە بۆ تاریخی دەرچوونیان بەسەرچوونیان کوالەتی شوشەکانیان بۆی ورترین و ڕاستترین ئەنجام وەکو کارگەی نوێبوونەوە پێشکەش بە تۆ هاوڵات. جۆراوجۆری بەرهەمەکان یەکێکی دیکە لە خاڵە بەهێزەکانی ئەم کارگەیە. لێرە نەک تەنیا ڕۆنی گوڵەبەڕۆژە بەڵکو ڕۆنی زەیتونی گوشتراوی یەکەم یاخود ئەکسترا ڤێرجن، ڕۆنی گوێزی هندی، کونجی، قەزوان، ناوچی ترێ و دایان جۆری دیکە بەرهەم دەهێنرێت. ئێمە وە کارگەی نوێبوونەوە لێرە زیاتر لە 101 جۆر زەیتی سروشتی بەرەمەهێنین. هەر لێرە ڕاشەیەکی سروشتی دروست دەکەین کە تامێکی زۆر جیاوازی هەیە بەبێ شەکر و ڕۆن و ئەردا و تەنانەت ئامێرەکەشی زۆر جیاوازە بەردەکەی بەردێکی بورکانیە کە تامێکی زۆر جیاواز دەبەخشێ. ڕۆژانە ئێمە لەم کارگێت چەندین جۆر لە تۆوەکان دروستەکەین. زەیتی ناوکی گوڵەبەڕۆژە دروستەکەین، زەیتی زەیتون دروستەکەین، زەیتی کونجیە، گوێزندیە، بایەممان ڕەشکەیە. چەندی جۆر لەم کارگەیم ڕۆژانە بەرهەمێنین بە پێی خواستی بازار و بە پێی خواستی و کەسانی کە ڕۆژانە چیان لە ئێمە داوا هەیە. چەندی جۆر لێرە لەم کارگە بەرێن بە پستانی سارد کە لێرە زۆر گرنگە بەڕاستی خەڵک بزانێ ئامێرەکانمان هەمووی پستانی ساردە واتە کۆڵ پرێس و یەک جار گوشی نیشە بەبێ ماوادی پارێزەرە فول کوالیتی ئەم ڕۆژانە لێ بەرهەمەکان دروست دەکەین. کارگەی نوێبوونەوە تەنیا لە بەرهەمهێنانی ڕۆندا نەوەستاوە. بەشێکی دیکەی کارگەکە تایبەتە بە دروستکردنی کەرەی چەرەزاتی سروشتی و تەحین. لێرە زیاتر لە 15 جۆر کەرەی چەرەزات بەرهەم دێن کە جگە لە تامەخۆشەکەی کانگەی ڤیتامین و پرۆتینن. بەشێکی تری گرنگی کارگەکەمان بریتە لە
شوێنی دروستکردنی کەرەی تەرەزاتی سروشی لێرەدا 15 زۆر کارەمان هەیە دوو دانەشمانەیە کە بریتە لە تێکەڵەی کارگەی نوێبوونەوە کەرەی بادەممانەیە فستقمانەیە قەزوانمان هەیە کارەکان جگە لە تامە تایبەتەکەی سوودێکی ئێزگار گرنگیان هەیە پڕن لە مادە ڤیتامینەکان و کانزاکان و پرۆتینەکان بۆ نمونە کەرەی فستقمان هەیە کە سوودێکی ئێزگار زۆری هەیە بۆ ئەو کەسانەی کە کێشەی کەم خوێنیان هەیە بۆ ئەو کەسانەی کە کێشەی کەم خەویانێ مادەیەکی زۆری میلاتۆنینی تێدا و پڕەتی لە ڤیتامین B1 و B6 ڕێژەیەکی زۆری ئۆمیگا-3 تێدایە بۆ نمونە کەری عەلی بابامانێ زۆر بەسوودە بۆ گەشەی مناڵ و کەرەکان بەگشتی پڕەتی لە ڤیتامین و کانزا و پرۆتینەکان دەتوانن ئەوانەی کە هۆڵی لە جوانی زۆر سوودی لێوەرگرن وەکو بەدیلی پرۆتینی کیمیایی دەتوانن کەرەکان بخۆن بۆ ئەو کەسانێک کە شاخەوانی دەکەن دەتوانن وەکو وزێکی سروشتی بەکاری بێنن بەتایبەت بۆ ئەو کەسانەی کە با ساڵات چوونە کێشەی ئێسخانیان هەیە یاخود ناتوانن سەرەزاتەکان بخۆن چونکە ڕقە دەتوانن سوود وەرگرن لە کەرە سروشتەکانمان. کارگەی نوێبوونەوە تەنیا شوێنێک نییە بۆ بەرهەمهێنان بەڵکو بووەتە پرۆژەیەکی نیشتیمانی کە هەلی کاری بۆ ژمارەیەک گەنجی وڵات ڕەخساندووە. ئێستا کارمەندانی کارگەکە هەریەکەیان شارەزایەکی تەواویان لە بەکارهێنانی ئامێرەکان پەیدا کردووە و وەک ئەندازیارێک کار دەکەن. پلانی داهاتووشیان فراوانکردنی کارگەکە و ئامادەکردنی بەرهەمەکانیانە بۆ بازاڕەکانی جیهان. پلان و بەرنامەمان بۆ کارگەی نوێبوونەوە لە ئێستا و لە داهاتووە ئەوەیە کە ئێمە هەموو ئەو زەیتانی بەرهەمی هێنین کە ئێستایشە تەنانە زەیتی گلۆبە ڕۆژەیش بەشێکیمان بە شوشە بەرهەمێنین کە ئەمە شتێکی زۆر جیاواز و نەبووە لە عێراق و لە ڕووی جۆرەتیەوە کە ئێمە توانیمانە زیاتر لە 100 جۆری زەیتی جۆرا و جۆر لە کوردستانە بەرهەمبێنین و لە عێراقا ئەم ڕێکۆردەیشمان شکاندووە. ئێمە لەگەڵ کێبڕکەی لەگەڵ وڵاتان و جیهانە ئەمانەوێت کوردستان بە تەواوی جیهان بناسێنین بەوەی کە هیچ کارگەیەک هاوشێوەی ئێمە نەتوانێت جۆرا و جۆری زەیتەکان دروست بکە کە تا ئێستا نزیکەی 200 جۆر بۆ 250 جۆر دروست ئەکرێت. ئێمە هەدەفمانەوەی ئامان زمان بۆەیە کە بیگەینە زیاتر لەو ڕێژەیە زۆر زیاتری چکەم و خۆم ڕۆک ناسیشم لەو بوارە بە تەواوەتی شارەزان هەیە و هەروەها ئامان زێترمانەوەیە کە هەموو بەرهەمەکانیشمان ببینە دەرەوەی وڵات کە بۆ ئامادەباشیشمان لە ئێستاوە کردووە تەنانەت شەهادەی حەلال و شەهادەی ئایزۆیشمان بەدەستێناوە و بەو پەڕی کوالێتی بەرزیشەوە کوردستان ئەم هەموو بەرهەمە ناوازەیی هەیە لە پێکاتە سروشتیەکان وەکو مادەخامەکانی کونجی و قازوان و گوێز و ئەم زەیتانیشە بچێتە دەرەوەی وڵات بەڕاستی کوردستان ناوبانگێکی تایبەتیە بێ بۆیە حکومەت ئەرکە بەڕاستی لە پرۆژەیەکی وە شوێنمان بۆ دابین بکات بۆ گەورەکردنەوە و بۆ فراوانکردنی ئەم پرۆژەیە کە هەلی کاری زیاتری شێوێ پێویستی بە پاڵپشتیەکی گەورەی حکومەتە و ئێمە سپاسی حکومەتەکەین کە بتوانێت لە شتێکی ئاوای هاوکارمان بکە
و خاڵێکی زۆر گرنگ و جەوهەریە. ئێمە تموحمان زۆر ئەمانەوێت بۆ هەموو کوردستان بۆ هەموو ناوچەکانی کوردستان کە بەرەمەکانمان بخێنێ ناو بازارەوە و لە ئایندەشا ئینشاءڵڵا بەرنامەمانەوەی کە ناردنەدەڕووی بۆ بکەین بە وڵاتانی وەکو هەز وڵاتێک بێت لە ئایندەمانە ئێستا سێ چوار وڵات داوایان کردو بۆ منە وڵاتی یۆنانە بەریتانیا ئەڵمانیایە بەپێی ئەوەی کە شەهادەی ئایزۆی نێودەوڵەتیشماوە گرتووە ئەتوانین ناردنەدەڕووی بۆ دەڕووی وڵات بکەین و لێرە ئەمە ڕۆژانە دوو شەفت کارەکەین لە دەی بەیانە تاوەکو 11 شەو ئیش و کارەکانمانەکەین لێرە و ڕۆژانە ئێمە لە توانەمانە هەیە بۆن منە لە ناوکی گوڵە بە ڕۆژەیە 2 تەن دروست دەکەین بۆ ئەشتوانی زیاتر دروست بکەین بە پێی خواستیەوەی کە بازار چەنی پێویستە ئینشاءڵڵا لە ئایندە بتوانین کە هەموو کوردستان و ناوچەی بڵێن لای جنوب و عێراقیش تەواو لە بەرەمەکانیمە لە بازارە هەبێ و گەشەی پێ بدەین. گەشتی ناوکێکی گوڵە بە ڕۆژە لە کاکەی نوێبوونەوە بابەتڵکردن کۆتایی نایەت بەڵکو گەشتێکە کە بۆنی شاخ و دەشتەکانی کوردستان دەدات و ئارەقەی نێوچەوانی جوتیارەکانی دەسڕێت و خەونی گەنجەکانی هەڵگرتووە. ئەمە تەنیا ڕۆن نییە بەڵکو چیرۆکی مەیت ئین کوردستانە لە نێو هەردوو پێکدا چیرۆکێک کە تازە دەستی پێکردووە و چاوی لەوەیە بگاتە هەموو چیان.